سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستم کاتتان باش بەهێم هەمولایەک زۆر باش و تەندروست باش بن ئینشاءڵڵا دڵخۆشم کەوا ئەم شەویش لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لە کەناڵی دیمەنەوە لەگەڵتانم هیوادارم کۆتا هەفتەیەکی خۆشتان بەڕێ کرد بێ ئینشاءڵڵا سەرەتای هەفتەیەکی خۆشتان هەبێ ئینشاءڵڵا نوێژ و ڕۆژوتان قبول بێ دوعاکانتان قبول بێ ئینشاءڵڵا مانگی ڕەمەزان مانگێکی پڕخێر و بەرەکەت بوو بێ بۆ گشت لە شوێنێکن داوای لێبوردنیش دەکەین کەوا تۆزێک دواکەوتین لە دەستپێکردنی پرۆگرام دەمەوێت سپاسی سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەن بکەم MG کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە هەروەها M سنتەر بە آیفۆن 15 هەروەها کۆمپانیای خۆشناو بۆ بەرهەمەکانی LG کە سیارە و خەسالە و TV و مایکرۆ و کۆمەڵی بابەتی دیکەی ئامادە کردووە هەروەها هۆم ئیستانبول دیاری تایبەت و جۆرا و جۆری ئامادە کردووە هەروەها سۆنگل لایت با ڕووناکەرەوەی جۆرا و جۆر هەروەها ئەتاسای خەڵاتی ئاڵتونی و ڤێنە با خەڵاتی ئەڵماسی هەروەکو دەزانن دیاریەکان زۆر گرانبەهان و تایبەتن کە 13 لە ڕێگەی تیر و پشکەوە لە فاملی مۆڵ تیر و پشک ئەنجام دەدەین هەروەکو کە بینیتان 29 تیر و پشکمان ئەنجامدا دووبارە بە هەمان شێوە 13 ئێمە کەوا ماوەیەکی کەمی ماوە تیر و پشکەکە ئەنجام دەدەین ئینشاءڵڵا بە خدیاوەرتان بێ بۆ کەسانی پەیوەندی دەکەن کە وەڵام ڕاست دەزانن جیالەوەی دیارێکی بچووکیان پێشکەش دەکەین ناویشان دەچێتە نێو ئەو تیر و پشکۆ کە دیاری تایبەتیان ئامادە کە دیاری زۆر تایبەتی تێدایە و بۆ هاوڕێیانی کۆمنت بۆ ئەو کەسانی کەوا ناتوانن پەیوەندی بکەن دەتوانن لە ڕێگەی لایڤ فەیسبووکەوە ئێمە شەوانە لایڤمان دەبێت لایڤی پرۆگرام بێگومان لە پێیجی کەناڵی دیمەنەوە دەتوانن لەوێەوە سیر بکەن سەیری پرۆگرامەکە بکەن کاژمێرنەوە لەگەڵ هەر پرسیارێک کەسێک هەڵدەبژێرین لە کۆمنت کە وەڵامی دروستی نووسیوە و بێگومان دەبێت لایڤەکە شێر بکەی لای خۆت اینجا لە کۆتایی پرۆگرامدا جیا لەو کەسانی کە لەگەڵ هەر پرسیارێک کەسێکمان لە کۆمنت هەڵبژاردووە لە کۆتایی پرۆگرامیشدا لە کۆی ئەوەندە کۆمنتەی کە هاتووە ئەوجا هەرچەند کۆمنت بێ لە سەرەتای تا کۆتایی دێ کەسی دیکە هەڵدەبژێرین بۆیە ئاساییە مەسەلەن لە کۆتایی پرۆگرام تۆ وەڵامی پرسیار یەکەم دەنووسیت ئاساییە ئێمە گرنگ ئەوەی تۆ وەڵامی ڕاست نووسی و ئێمە هەڵی دەبژێرین اینجا سپاس بۆ بینەربوونتان دەستان خۆش بێ ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەموو بینەرە تایبەتەکانمان دەچینە دەست دەکەین با پرۆگرام و دەچینە لای یەکەم پەیوەندی کاک سەردارمان لەگەڵا کاک سەردارم کاتت باش هەموو کاتێکت باشی دادەگیان زۆر باشمەی تۆ چۆنی باش کاک سەردار وەڵا لەخواوە زیاویەوە باشین ئەیمانتیانە زۆر باشن یاخوا هەر باش بن وەڵاهی ئەمە زۆر باشین سپاس بۆ خوا لەگەڵمانی پیرەمەگرونە حیاتەکە بەڵێ پیرەمەگرون لە پیرەمەگرونەوە سەر هەردوو چاوانمان کاک سەردار بەچێەوە خەریکی چکارەی وەڵا بەیشی فەلاحەتیەوە دادەگیان ئەی ڕەبی لە شتان ساغ بێ کاک سەردار بزانم چتان هەیە لە باخەکەتان وەڵی تەماتاکەین و بامەکەین و میێومان هەیە و کاک سەردار تەماتەی خۆمانە چەند خۆشت خوا لە خزمەتانان کە پێگەی وەرە یەک سوغدان بۆگەم گەلێک مەمنون سپاس دەکەم دەستت خۆش بیا من هەموو کوردستان بە ماڵی خۆم دەزانم کاک سەردار سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ بینەربوونت فەرموو با بچینە لای ڕەنگەکان ڕەنگی زەرد بە چاوان ڕەنگی زەرد کام ژمارە لە ڕەنگی زەرد ژمارە 2 بە چاوان ژمارە 2 بزانین پرسیاری ژمارە 2 لە بۆکسی زەرد چی تێدایە بۆ کاک سەردار دەڵێ کام پیت زۆرترین جار لە قورئاندا هاتووە کام پیت بەڵێ ئاسانکاریمان وەناکەین بەڵێ ئاسانکاریمان نییە زۆر ئاسانە هاوکاری دەکەم بێگومان بەڵام بزانم خۆت دەڵێی چی زانیاریەکانی خۆت ئەڵێی چی قورئان نازانم خۆ ئێستا هاتمەوە لە نوێژیش تەلایح بووم ئەی خوا قبوڵی بکە ئینشاءڵڵا هەر دوعایەکت کردبێ ئینشاءڵڵا قبوڵ دەبێ اللهم ئامین ئامین یەڵە کاک سەردار با بزانین دەڵێی چی ئەلف دڵنیای نایگۆڕی نازانم نەیگۆڕم ناوەڵە مەیگۆڕە با ئەمەش وەڵامی ڕاست ببینین با وەڵامی ڕاست ببینین هاوڕێیان بەڵێ ئەلفە یەخۆ دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەی کاک سەردار لە پیرەمەگرونەوە دەستت خۆش بێ ئێوەش خۆش بێ سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەم ئەزیزم دەستان شەڕاکەی سیارەکەمان هێنێ بەڵێ
شباكي سيارك ما أنا سيارك والله إن شاء الله سيزدي توارتير بشك أنجام ددين لفاملي مول إن شاء الله ناوي تدردتي لبو سيارك مثل صعب في بكرة إن شاء الله إن شاء الله إن شاء الله عندي أسان ولا سرچاوانم سواز بۆ پەیوەندیەکەت کاک ئەحمەد ئەم کاتت باش سڵاو دەبێ کاک ئەحمەد گەلێک پاسانی باشی ئەمن گەلێک باشمە تو کوی باشی گەلێک پاسەکەسی گەلێک مەمنون سپاس بۆ پەیوەندیە بەڕێستان کاک ئەحمەد لەکوێوە لەگەڵمانی لە بادینانەوە سەی هەردوو چاوانم کاک ئەحمەد بەچیەوە خەریکی یاخوا لەشت ساغ بێ یاخوا لەشت ساغ بێ بزان بەگەر ڕەمەزان و ڕۆژ و گرتن چۆن بووی کاک ئەحمەد ئەلحەمدولله ئەلحەمدولله ئیشەڵڵا مانگێکی پڕ خێر بێ بۆتان ئامین فەرموو بچینە لە ڕەنگەکان باشە ڕەنگی شین کام ژمارە لە ڕەنگی شین دوو بەسەر چاو با بزانین پرسیاری ژمارە دوو لە بۆکسی شین دەڵێتی دەڵێ شاری باتمان دەکەوێتە کام بەشی کوردستان دڵنیای دڵنیاین باکوور نایگۆڕی باڵێ وەڵامەکەی لە وەڵامەکەی دڵنیایە و نایگۆڕێ با ئێمەش وەڵامی ڕاست ببینین بەڵێ دەکەوێتە باکووری کوردستان دەستت خۆش بێ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت لە بادینانەوە سپاس بۆ تۆش اینجا دەچینە لای هاوڕێیانی کۆمنت بزانین کە لە کۆمنت بۆ پرسیاری یەکەم وەڵامی دروستی نووسیوە هاوڕێیانم پێم دەڵێن سەروەر ئیسماعیل وەڵامی پرسیاری یەکەمی نووسیوە دەستی خۆش بێ دەتوانم بەردەوام کۆمنت بنووسن بۆ هەر پرسیارێک ماشەڵڵا خەڵکێکی زۆر ئێستا لە ڕێگەی لایڤەوە سەیری پرۆگرامەکەمان دەکا سڵاوت لە هەموو هاوڕێیانی کۆمنت دەستان خۆش بێ بەردەوام هەوڵ بدەن زۆرترین کۆمنت بنووسن و لایڤەکە شێر بکەن لای خۆتان ئەوە لە بیر مەکەن تاوەکو لە کۆتای پرۆگرامیشدا جیا لەوەی لەگەڵ هەڵپرسیارێک کەسێک هەڵدەبژێرین لە کۆتای پرۆگرامیشدا ئێمە دە کەسی دیکە هەڵدەبژێرین دەچینە پەیوەندی دواترمان نازە خانم کاتت باش چۆنی گیانەکەم وڵا ئێمەش زۆر باشینەی تۆ چۆنی نازە نازە پێم بڵێ کێ ئەو ناوە خۆش هێلێنای دایک و باوکت یاخواخوا دایک و باوکت لێ نەسێنە و تەمەنیان درێژ بێ ئینشاڵڵا ئەتوش لەوان نەسێنێ نازە خان لەکوێوە لەگەڵمانی بەڵێ باشە لە چەمچەماڵەوە سەر هەردوو چاوم زۆر سپاس بۆ پەیوەندیکە دەستت خۆش بێ زۆر دڵخۆش دەبم کاتێک دەبینم ئاها لە تەمەنێکی زۆر بچووکیش بینێری پرۆگرامەکە من نازە خان پرسیارێکی ئاسانت لێ بکەم باشە ئێستا لە شاشەی تەلەڤیزیۆن من دەبینی وایە باشە ئەو ڕەنگانەی ئێستا لێرە هەیە هەمووی بۆ بژمێرە ڕەنگەکانم بۆ بژمێرە چەند دانەیە؟ هەشت بۆکسە باوی ڕەنگەکانیم پێ بڵێ باش سەوز مۆر سپی زەر شین بەڵێ پرتەقاڵی سوور ڕەش ئەی دەستت خۆش بێ نازەخان ئەوە تۆ وەڵامی پرسیارەکەی منت زانی من ڕاستەوخۆ ناوت دەخەمە نێو تیر و پشکۆ کە سێزەی 4 ئەنجامی دەدەی باشە گوڵەکەم داکەت پەیوەندیەکەی وەربگرێتن باشە نازەگیان ئەوە من یارمەتی تۆم داوناوشت دەخەینە نێو تیر و پشکۆ خەڵکێکی دیکەی زۆر لەسەر خەتە و خەریکی پەیوەندیکردنە با بچین لای ئەوانی دیکە باشە گوڵەکەم باشە سەرچاوانم گیانەکەم سپاس بۆ پەیوەندیەکە بە قوربان
هاوکارانم بەهائەدین خدر هەڵیان بژاردووە لە بۆ وەڵامی پرسیاری دووەم لە کۆمنت. دەستت خۆش بێ، سوپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان، بەردەوام بن لە کۆمنت نووسین لەبەرەوەی لە کۆتایی پرۆگرامیژە ئێمە دە کەسی دیکە هەڵدەبژێرین و دەچینە پەیوەندی دواترمان. کێمان لەگەڵا؟ کاک عەبدوڵڵام کاتت باش؟ خۆشی سەلامەتی چۆنی بەڕێز باشی؟ زۆر باشم. تۆ چۆنی کاک عەبدوڵڵا؟ من سپاس دەکەم یاخوا هەر باش بی. لەکوێوە لەگەڵمانی؟ قەزای خەبات. لە قەزای خەباتەوە سەر چاوانم کاک عەبدوڵڵا، بەچێوە خەریکی؟ وەڵی کەسبێ کاسبی یاخوا لەشت ساغ بێر. فەرموو کاک عەبدوڵڵا با بچینە لای ڕەنگەکان. سندوقی زەرد. باشە، بۆکسی زەرد. کام ژمارە؟ کام ژمارە؟ ژمارە دوو. ژمارە وەڵاهی وا بزانم ژمارە دوو ڕۆیشتووە کاک عەبدوڵڵا. با ژمارە سێ بێتێ بەڕێز. بەسەر چاو. ژمارە سێ، پرسیاری ژمارە سێ لە بۆکسی زەرد با بێتە سەر شاشە. بزانین دەڵێ چی؟ دەڵێ چ پێغەمبەرێک زۆرترین جار ناوی لە قورئاندا هاتووە؟ موسا عەلەیهی سەلام. دڵنیای؟ موسا. نایگۆڕی؟ نایگۆڕم. نایگۆڕی لە وەڵامەکەی زۆر دڵنیایە کاک عەبدوڵڵا. ئێمەش بە وەڵامی ڕاست ببینین هاوڕێیان؟ بەڵێ بەڵێ. موسا عەلەیهی سەلام. دەستت خۆش بێ کاک عەبدوڵڵا، وەڵامەکە زۆر زۆر دروستە. دەچینە لای کۆمنت. بچینە لای کۆمنت هاوڕێیان. دەچینە پەیوەندی دواترمان. دایکی محەممەدمان لەگەڵام کاتت باش. سلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. باشی دایکی محەممەد؟ باشم، تۆ چۆنی؟ وەڵڵاهی منیش زۆر باشم، سوپاس دەکەم. تۆ چۆنی؟ باشی ئینشاءڵڵا؟ وەڵڵا ئەلحەمدوللا باشم. یاخوا هەر باش بی. لەکوێوە لەگەڵمانێ؟ لە کەلارەوە. لە کەلارەوە. سەر چاوانم دایکی ئەوانە محەممەد. خۆش بێ. ئەم سەلامەت. لەسەر هێڵی ئاسیاکە قاتی شەیمان. بەڵێ؟ ئەم لەسەر هێڵی ئاسیاکە. لەسەر هێڵی ئاسیاکە نازانم مەبەستی چییە هاوڕێیان؟ لەسەر هێڵی ئاسیاکەم بۆ هاوڕێیان زوو پەیوەندی وەربگرن. یعنی مەبەستە دەوێت بە هێڵی ئاسیا پەیوەندیت کردووە؟ بەڵێ بەڵێ. زۆر باشیان، نازانم چ کێشەیەک لەوەدا هەیە. فەرموو با بچینە لای ڕەنگەکان. لەگانشی زۆر جوانە، یاخوا پیرۆزی بێ. زۆر زۆر سوپاس دەکەم. دەستت خۆش بێ. با سەوز بێت. بە چاوان. بۆکسی سەوز. کام ژمارە؟ ژمارە با یەک بێت. بە چاوان دایکی چوار محەممەد. ماوە چوار. ئەرێ وەڵڵە چواریش ماوە. ئەی با چوار بێ. دەی باشە با چوار بێ. با پرسیاری ژمارە چوار لە بۆکسی سەوز بێتە سەر شاشە. دەڵێ دوا ئاەتی قورئان کە دابەزی کام ئاەت بوو؟ بەڵێ؟ سورەت ئەی سورەتەکان. بەڵێ؟ ئاەت. سورەتی کەوسەر. نەخێر. وەڵڵا ئاسانکاریم بەو کە خاتی شەیمان. ئاسانە زۆر. ئاەتی کورسی. نانا دایکی محەممەد، دوا سوورەت دوا ئاەت کە دابەزی کام ئاەت بوو؟ ئاەتی سورەتی تەها. سوورەتی تەها. دوا وەڵامتە؟ وەڵڵا ئاسانکاریم بەو کە زانیاری مەسەری نییە. وەڵڵاهی زۆر ئاسانە بۆ خۆی دایکی محەممەد. اختیارم بۆچی بۆ دانانەی؟ اختیارت بۆ دانێم وەڵڵاهی. با سورەتی ناس بێ. ناس. بەڵێ؟ سورەتی ناس. دوا وەڵامتە؟ وەڵڵاهی نازانم، دڵنیا نیم. دڵنیا نییە هاوڕێیان. بەقەرەیە؟ بەقەرە، مائیدە، ئالی عومران. بەقەرە باشە؟ نەخێر بەقەرە باش نییە. بە ئالی عیمران بێت. بە ئالی عومران بێت. دڵنیای تەواو نایگۆڕی؟ وەڵڵا قەلەقە کردم خاتو شەیمان. وەڵڵاهی ئەجا ئێستا دوو اختیار ماوەتەوە، لەو دویان بە دڵی خۆت هەڵبژێرە. سورەتی مائیدە و سورەتی کام سورەت؟ تەواو ئەویان هەڵدەبژێری؟ بەڵێ. بەڵێ ئەویان هەڵدەبژێری. با ئێمەش وەڵامی ڕاست ببینین؟ بەڵێ سوورەتی المائیدەیە کەوا دوا ئاەتە کە دابەزی. دەست خۆش بێ دایکی محەممەد. دەستی تۆش خۆش بێ. زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە سەر هەردوو چاوانم. بڕیار هادی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ بڕیار هادی بۆ کۆمنتەکەی. دەستی خۆش بێ و دەچینە پەیوەندی دواترمان. کێمان لەگەڵا؟
دەریاخان ئەم کاتەش ئەم کاتت باش باشتر بۆ تۆش باشی گیانەکەم دۆسپال وەڵام من باشم تۆ چۆنی یاخوا هەر باش بیگیانەکەم وڵای ئێمەش زۆر باشین الحەمدولله ئینشاڵڵە ئێوەش زۆر باش بن لەکوێوە لەگەڵمانی لە چەمچەماڵ لە چەمچەماڵەوە سەر هەردوو چاوانم بەچیەوە خەریکی وەڵاهی پێشتریش بەشداریم کردووە بەس ئەمە دووەم جارمە ئەمە دووەم جارتە دەی زۆر سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینێربوون زۆر دڵخۆش دەبم کاتێک کەسێک دەبینم دووەم جار و سێم جارێتی کەوا پەیوەندی دەکا تێمە بینەرێکی تایبەتمان هەیە سپاس بۆ بینێربوونت گیانەکەم فەرموو بچینە لای ڕەنگەکان بالا با ڕەنگی شین بێ باشە ڕەنگی شین کام ژمارە هەمووی تیا هەمووی تایە وڵاهی بزانم تۆ کام ژمارەیانت دەوێ ژمارە دوو والله ئەجە بەس دوو نەماوە ئەی ماشەڵڵا دەبا پێنج بێ دەبا پێنج بێ بالا پرسیاری ژمارە پێنج لە بۆکسی شین بزانین دەڵێتی دەڵێ قەزای چەمچەماڵ سەر بە چ پارێزگایەکی کوردستانە قەزای چەمچەماڵ سەر بە چی پارێزگایەکی کوردستانە بەڵێ سلێمانی سلێمانی دڵنیای وەڵاهی تا ڕادێک تا ڕادەیەک بۆ خۆت خەڵکی کام شاری خۆڵکی چەمچەماڵم ئەی چۆن دەبێ نەیزانی وەڵاهی نازانم ئەوە لۆ ئەڵێ پێشتر سەر بە کەرکووک بۆ بەزی ستا گوازراوە تۆ سەر بە سلێمانی 2005 و 6 تقریبا ئەو ناوە سەر بە کەرکووک بوو بەڵام ئێستا سەر بە پارێزگای سلێمانیە زۆر دروستە وەڵامەکەت دەستت خۆش بێ باوەڵامی ڕاستی ماخان بەڵێ گیانەکە برازنەکەم ناتوانێت بەشدار بێ دەریاخان بەڕاستی زۆر زۆر داوای لێبوردن دەکەم کەوا ئیدیکەش پەیوەندی دەکەن پێیان خۆشە کەسێکی دیکە بەشدار بکە لەبەر ئەوەی پەیوەندیەکان ئەوەندە زۆرە بە حەقی کەسی دیکە نەخۆن باشە گیانەکەم دەستی تۆش خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینەربوونت سپاس بۆ تۆش دڵەکەم دەستت خۆش بێ سپاسان دەکەم ئیبراهیم حەکیم لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ ئیبراهیم حەکیم بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ هاوڕێیان بەردەوام بن لە کۆمنت نووسین بۆ هەر پرسیارێک کە وەڵامەکەی دەزانن ئاساییە لەبەرەوەی لە کۆتای پرۆگرامیژە دە کەسی دیکە شەڵ دەبژێرین لە بیرمەکان لایڤەکە شێر بکەن لای خۆتان دەچینە پەیوەندی دواتر زانین کێ ماڵەگەڵە نمەخانم کاتت باش باشی گیانەکەم یاخوا باش بی نمە لەکوێوە لەگەڵمانی لە کەلارەوە پۆلی چەندی؟ شەش؟ سێ سەرەتای ئەی گیانەکەم پێم بڵێ زیرەکی لە قوتابخانە؟ دەی یاخوا سەرکەوتوو بی لە داهاتوو پێت خۆشە ببی بەچی؟ دکتۆرە دەی ئینشاڵڵا دکتۆرێکی زۆر لێ هاتوو زیرەک دەردەچی لە داهاتوودا باشە نمەخان پرسیارێک لێ بکەم؟ سرودی ئەیڕەقی بد لەبەرە؟ سرودی ئەیڕەقی بد لەبەرە؟ ناوەڵڵا باشە بزانم هیچ هۆنراوەیەک گۆرانیەک شتێک دەزانێ ئێستا لە بۆم بڵێ؟ دێڵە هۆنراوەیەکم بۆ بڵێ تاوەکو ناوت بخەمە نێو تیر پشکەوە قوتابیم لەبەر کردووە دەی زۆر باشە قوتابیم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسی ئازادی ڕووبەڕێگە بولبولی بچکە چاوە لە باخی ژین دەیپەڕە شەیدای گوڵی زانستم هەر خوێندنەوە بەستم شەو ڕۆژ هەڵدەدا بەهۆی کتێب پێ بکەم تا بکەم بە خۆشییان لە چارچێوی کوردستان ئەی یاخوا ئەو دەستانت هەر خۆش بێ سەرکەوتوو بی ئیشاڵڵە گوڵەکەم داهاتوێکی گەشت شۆڕوونت هەبی دەستت خۆش بێ ئەوە من ناو دەخەمە نێو تیر و پشکەوە باشە؟ باشە گیانەکەم دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکە سەر چاوانم نمەخان فەرمۆ من جاری پێشوو پەیوەندیم کردووە بەڵێ هەدەیەکم بۆ دەرچووە بەڵام هێشتا وەرم نەگردووە ئەتوانم ئەمە بزانم و هەردووکی بەیەکە وەربگرم بە چاوان باشتر ئەها دەڵێ بە بەردەکی دوو چۆلەکەی بکوژە شتێکی ئەوها هەیە بەیانی پەیوەندی بە هاوکارانەوە بکە دوای نیوەڕۆیەکەی ئەوان پێت دەڵێن کەوا چۆن دەتوانی دیاریەکان بەیەکەوە وەربگری باشە گیانەکەم زۆر سپاس بۆ تۆ سەر چاوانم گیانەکەم
خۆشەویستان دەمەوێت زۆر سپاسی سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەن بکەم کە بە درێژایی مانگە ڕەمەزانی پیرۆز هەروەکو دەزانن و بینیتان ئێمە پرۆگراممان هەبوو هەم لە ناو ستۆدیۆ و هەمیش لە فاملی مۆڵ. سوپاس بۆ MG کە سیارەیەکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە. هەروە سوپاس بۆ M سنتەر بە آیفۆن 15 بەشداری کردووە. کۆمپانیای خۆشنەوە بۆ بەرەمەکانی LG، هۆم ئیستانبول، سۆنگل لاید و ئەتاسای و ڤێننا کە دیاری زۆر تایبەتیان ئامادە کردو 34 لە ڕێگەی تیر و پشکەوە. ئینشاڵڵا دیاریەکان بۆ ئێوەی خۆشەویست دەربچێ بۆ هەر یەکێک دەرچێت کە پەیوەندی کردو یاخود لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە لە بیر مەکەن. بۆ هەر پرسیارێک لە کۆمنت هەڵدەن زۆرترین کۆمنت بنووسن، لایڤەکە شێر بکەن لای خۆتان، سەبسکرایبی چەناڵی یوتیوبی دیمەن TV بکەن لە یوتیوب بۆی گشت بڕگە بابەتەکانمان لەوێ ببینن. دوای ناوبڕێکی زۆر کورت دەگەڕێنەوە. دووبارە سڵاتان لێبێت خۆشەویستان بینەران لە هەر شوێنێکەوە بینێرمانن. سوپاس بۆ بینێربوونتان دووبارە. دەچینە لای پەیوەندی یەکسەر کاک حەسەنمان لەگەڵا. کاک حەسەن ئەم کاتت باش؟ السلام عليكم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. باش کاک حەسەن؟ باش خاطر شيماء. وەڵڵی زۆر باشم سوپاس دەکەم. تو باشی ئینشاءڵڵا؟ والله خاطر شيماء باشە بە کتێب ئیمێلێتان ڕاستی. فەرموو گلەیەکەت لەسەر هەردوو چاوانمان کاک حەسەن. بە هیوادارم ئەوان سلێمانی دەوروبەری غەڵەتی نەکەن، ئەوان خوشک برای منە. بەخۆت خەڵکی کوێ؟ بەخۆت خەڵکی کوێ؟ هەولێرم. باشە تو خەڵکی هەولێری دەبزانی چ دەڵێ؟ بەتەعەداوە دەیرێم یەک ئیزای سلێمانی ڕقەمی کۆڕکدانی لەو بەرنامەکانیە کە بەنامە زەبەلا ئیشیان هەیە بەس هیمە هەموو دادەنێن بەس هیوان دانانێن. زۆر باشە کاک حەسەن. ئەوجا ئێستا هەر کەس لە بۆ خۆی یعنی ئیش دەکا و کەیف خۆیان یان ئەمە حەقمان بە خەڵکی دانیە لە بۆ ماموو خەڵکی کوردستان ئەمە بە یەک چاو تەمەشا دەکەین، چ هەولێرە چ کەلارە چ نانە ئەوان خوشک برای من مەبەستمەوە شاکێتی نییە بە قەبل نزاعەکانە. باش وڵی ئەوجا ئەو ئەمە ئاوهانینە و نازانی ئیدیکەش کەیفی خۆیانە. بەس خات و شەیماء ئەتو ئەوم لە ڕوونکەوە باسیەوەی دەکەی هەریە ئەمڕۆژی هەدێ چ ئەو بەرنامە هەدێ هەیە یان بەس فڕعەکەیە؟ نانە ئەمە هەم ڕاستە و خۆ مەسەلەن بەڕێزت کە ئێستا من پرسیارێکت لێ دەکەم وەڵامەکەی بزانی ئێمە کەسمان بێبەژ نەکردووە لە دیارێکی بچووکمان ئامادە کردو بۆ هەر کەسێک کە وەڵامی ڕاست بزانێ ئەوە دیارەکەی پێشکەش دەکەین و ئەگەر ناویشی دەچێتە نێو تیر و پشکەوە کە 13 تیر و پشک ئەنجام دەدەین جیا لەوەش کەوا دیارەکەی پێشکەش دەکەین. خات و شەیماء منەوە پێنجەم جارە بەشداری کاک حەسەن وەڵاهی داوای لێبوردن دەکەم نازانم پەیوەندیەکەی قەتەح بووە دیارە. ئەگەر پێنجەم جارتە یەک دەقە باڕوونکردنەوەکەی لە بۆ بکەم تکایە هاوڕێیان. ئەگەر پەیوەندیت پێنجەم جارە پەیوەندیت کردووە بەیانی دوای نیوەڕۆ هیوادارم ئێستا بمابینێ پەیوەندی بە هاوکارانمەوە بکات تاوەکو ئەگەر لێک نەحاڵی بوونێکەیە ئەوان بۆی ڕاست بکەنەوە و پێنج دیارەکەی پێشکەش بکەن. دیارەکەمان هەرچەندە بچووکیش بێت بەڵام ئێمە پێمان باش نەبووەکەوە کەس بێ دیاری ڕەوانە بکەین. ئینشاڵڵا 13 تیر و پشک ئەنجام دەدەین. دیاری زۆر گران بەهای تێدایە بۆ هەر یەکێک دەربچێت ئەوە بەختی خۆی و بەختی خۆی. هیوادارم لێم تێبگەیشتبی و بەیانی دوانیەوە دەتوانی بە هەمان ژمارە پەیوەندی بە هاوکارانەوە بکەی ئەوان یارمەتیت دەدەن. دەچینە پەیوەندی دواترمان. کاک پشتیوانم کاتت باش. سلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. باش کاک پشتیوان؟ سپاسانەکە مەمنونم دەستخۆشی بەرنامەکانێک دەستخۆشی لەو برا بەڕێزەوانەکەی. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆ دەستت خۆش بێ. لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا لە کەرکووکەوە. لە کەرکووکەوە سەر چاوانم کاک پشتیوان بەچیەوە خەریکی؟ چاوتان هەر خۆش و گەش و جوانی ئینشاءڵڵا. سەلامەت بی یەخ هیواداری بەرنامەی ڕێگە تامی ڕێگەی سەردانی کەرکووک بکەن ئینشاءڵڵا. وەڵڵاهی زۆر دڵخۆشم کاتێک لەو پرۆگرامە سەردانی زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستانمان کرد و لە نزیکەوە بەسەرمان کردەوە. ئەمن هەموو جار دەڵێم هەتا سەردانی کوردستان نەکەی یاواتە هەموو شوێنەکان نەگەڕێ نازانی کوردستان چ بەهەشتێکە بەدڵنیاییەوە نازانی خەڵکەکەی چەند میهرەبانە چەند میوان دۆستە. خۆتان بەڕێزن زۆر سپاس دەکەم. سەردانی کەرکووکیشم کردووە بەدڵنیاییەوە دەزانم خەڵکی چەند میوان دۆستن چەند بەڕێزن. سەلامەت خۆتان بەڕێزم. زۆر سپاس دەکەم بەڕێزی سپاس بۆ بینەربوونت کاک پشتیوان. فەرمووچینە لای ڕەنگەکان. ڕەنگی زەرد. باشە کام ژمارە لە ڕەنگی زەرد؟ کام ژمارە لە ڕەنگی زەرد؟ ژمارە یەک. باشە بزانین ژمارەیەک ماوە؟ ئەوە ماوە ژمارەیەک بۆکسی زەرد لە بۆکسی زەرد ژمارەیەک. دەوڵەمەندترین مرۆڤ کە ناوی لە قورئاندا هاتووە کێ بوو؟
دەوڵەمەندترین مرۆڤ ناوی لە قورئان هاتوو کێ بوو؟ بەڵێ هارون دڵنیای هارون حەسەکەرێکە دڵنیای کاک پشتیوان نییە کاک هاڕون ئەوە کێ ئەو وەڵامی پێ بوتێ کێ وەڵامی پێ هارونە تازە گوتت قاڕون یان هاڕۆن قاڕون تەواو نایگۆڕی نایگۆڕم ئینشەڵا خۆیەتی پێش بەخوا ئینشەڵا خۆیەتی با وەڵامی ڕاست ببینین بزانین خۆیەتی بەڵێ قاڕون وەڵامی دروستە کاک پشتیوان لە کەرکووکەوە سپاسانەکەی مەمنونتانی سەر چاوانم سپاس بۆ بەڕێزن خۆی گەورە پاداش شکرتان باتەوە سپاس دەکەم زۆر بەڕێزی بۆ بەرنامە بۆ قەناتەکەتانش دەستەکان خۆش بێ کاک پشتیوان سپاس دەکەین دەستت خۆش بێ ڕۆژە عوسمان لە کۆمنت وەڵامی درستی نووسووە سپاس بۆ ڕۆژە عوسمان بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ و دەچینە پەیوەندی دواترمان هاوڕێیان بزانکەمان لەگەڵا کاک محەممەدەم کاتت باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله تشوني كاكا محمد وكاتي تشباش همو كاتيكت باش كاك محمد لكيو لقلماني هولير لهوليرو بين بلي بولي تشندي چواری سەرەتایی بەڵێ دەی زۆر دڵخۆشم بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد سوپاس دەکەم کاک محەممەد بەڵێ زیرەکی لە قوتابخانە وەڵڵاهی باشم باش نانە نابی بڵێ باشم باش دەبی بڵێ بەڵێ زۆر زیرەکەم باشە بەڵێ باشە هیوادارم سەرکەوتوو داهاتوێکی گەشت شۆڕوونت هەبێ گیانەکەم کاک محەممەد پێم بڵێ چ هۆنراوەیە گۆرانیەک شتێکت لەبەرە بۆم بڵێ وەڵڵا لەبەر برێم فەرموو کوردستان شیرینە خاکی کوردستان پیرەمێرد قوتابخانەی گوندی لە عەوزەکەدا ڕاوەستە دەبرەیان لێدا مامۆستا خاڵە ژیان چیت گەڕەکان خاڵە ژیان چیت گەڕەکە پیرەمێردی بەستە زمان کە لاواز بۆ گۆچان گوتی بخوا مامۆستا فێرم ناکەیت چۆن بنووسم کوردستان ئەی یەخوا ئەو دەستانت خۆش بێ کاکە محەممەد ئافەرم دەستت خۆش بێ هۆنراوەکەت زۆر جوان لەبەر کردووە کاکە محەممەد بەڵێ دەستت خۆش بێ بۆ هۆنراوەکە لە بری ئەوەی کە تۆ هۆنراوەیەکت پێشکەش بە من کرد من ناو دەخەمنێک تیر و پشکەوە باشە زۆر سپاست دەکەین بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ تۆ بۆ پەیوەندەکەت گیانەکەم دەستت خۆش بێ کاکە محەممەد هۆنراوەیەکی جوانی پێشکەش کردین دەستی خۆش بێ دەچینە پەیوەندی دواتر و ئەسما خانمان لەگەڵا ئەسما خانم کاتت باش باسی توانی باش سەلامەتی وەڵڵاهی ئەمن باشەمە تووکوی باشی سەلامەتیە یاخواهر باش بی ئەسما خان لەکوێوە لەگەڵمانی لەوانیەوە لە ڕانیەوە سەر چاوانم ئەسما خان بەچێوە خەریکی خوێندکارم خوێندکاری کام قۆناغی قۆناغی شەش قۆناغی شەشی سەرەتایی بەڵێ یاخوا سەرکەوتووبی ئەسما خان سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینەربوونت پێم بڵێ زیرەکی لە قوتابخانە بەڵێ باشە پێم بڵێ لە داهاتوو پێت خۆشە ببی بەچی دکتۆر دەی ئینشەڵڵا دکتۆرێکی لێ هاتوو زیرەک دەردەچی هەوڵی بۆ بدا ساردمە بۆ لە خوێندن دڵنیا بە پێی دەگەی ئینشەڵڵا اینجا با پرسیار لە ئەسما خان بکەم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە سپی باشە چ ژمارەیەک ژمارە یەک پرسیاری ژمارە یەک بۆ ئەسما خان بزانی دەڵێ چی دراوی وڵاتی بەرازیل چییە؟ ئاسانکاریکم بۆ بکە بۆ خۆی زۆر ئاسانەیە لە ئەسمە بزانم کرد لایە هاوکاریت بکە یۆرۆ دڵنیا دوا وەڵامتە؟ بەڵێ نایگۆڕی؟ نەکە باشە من ئاسانکاریت بۆ دەکەم ئەسما بەڵێ لیرە یان ڕیال؟ ڕیال دڵنیای؟ بەڵێ زۆر دڵنیایە لە وەڵامەکەی با وەڵامی ڕاست ببینی؟
بەڵێ ڕیالە دەستت خۆش بێ ئەسماخان سپاس بۆ پەیوەندیەکەت گوڵەکەم دەستت خۆش بێ. سەمیرە عومەر هاوکارانم هەڵیان بژاردووە لە کۆمنت بۆ وەڵامی پرسیاری پێشووتوو دەستت خۆش بێ سەمیرە خان سپاس دەکەین و دەچینە پەیوەندی دواترمان. کاک ئومێدمان لەگەڵام کاتت باش؟ کاک ئومێدەم کاتت باش؟ هر دم همی دمت خوش و شاد بن رضا صلاح بوده همی کادر و کارمنده گەلک سپاس گلک سپاس بسر آمیره دنگی ویلا پیوندی و پشکا سوشال میده همی بینه و همی بینه گەلک مەمنون گەلک سپاس کاک ئومێد بۆ پەیوەندیت بۆ کۆمنتی تا لەکوێوە لەگەڵمانی؟ لە شاری دهۆک لە شاری دهۆکی خۆشەویست و ڕێزێکی تایبەتیم هەیە بۆ هەموو خەڵکی دهۆک سپاس بۆ بینەربوونتان دەستان خۆش بێ. کاک ئومێد بەچیەوە خەریکی چ کارەی تۆ؟ والله خوێندکارم خۆم نابینامە و ئەمە بەڵێ سەرکەوتوو بیت ئیشەڵڵا. کاک ئومێد فەرموو دەچینە لای ڕەنگەکان پێم بڵێت تۆ چ ڕەنگێک دەوێ؟ بڵا ڕەنگی سپی بیت بە چاوان بلا ڕەنگی سپی بێ بۆ کاک ئومێد لە دهۆکی ڕەنگین. کام ژمارە کاک ئومێد؟ لە ژمارە 1 هەتا 5 جگە لە ژمارە 1 یعنی 2 هەتا 5 بلا ژمارە دەبێت بلا ژمارە 2 بێ بۆ کاک ئومێد. کریستیانۆ ڕۆناڵدۆ بەڕەچەڵک خەڵکی کوێیە؟ قەپچەرە دەبارەکە کریستیانۆ ڕۆناڵدۆ بەڕەچەڵک خەڵکی کوێیە؟ هەڵبژاردنینە هەڵبژاردن باشە هەڵبژاردن بووتە دەڵێم بەرازیل یان پورتوگال؟ بەرازیل و کێشک پورتوگال ئەبژم پورتۆغالە دڵنیای؟ خدا زواد بژمشم خەڵکی پورتۆغالە دەی زۆر باشە با ئێمە وەڵامەکەی ببینین. بەڵێ پورتوگالە وەڵامێکی زۆر دروستە کاک ئومێد دەستت خۆش بێ دەستی تەژی خۆش بێ سپاس بوو پەیوەندیێتە کاک ئومێد. شەهرام شێرزاد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ شەهرام شێرزاد بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ. دەچینە پەیوەندی دواتر. کاک نەبەزم کاتت باش؟ کاک نەبەز باشی؟ سڵاو لە تۆش من زۆر باشم تۆ چۆنی باشی؟ یاخۆ باش بی کاک نەبەز لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانیەوە سەر چاوانم سپاس بۆ پەیوەندیەکەی کاک نەبەز. بەچیەوە خەریکی چ کارەی؟ کاسبی یاخۆ لەشت سابێ ئینشاڵڵا. فەرموو کاک نەبەز بچینە لای ڕەنگەکان. ڕەنگی سپی کام ژمارە لە بۆکسی سپی؟ ژمارە 5 باشە پرسیاری ژمارە 5 دەڵێ بابێتە سەر شاشە. پرسیاری ژمارە 5 بۆ کاک نەبەز تاکو بۆی بخوێنمەوە. پێوەری بوومەلەرزە چییە؟ هەر فریکوێنسی لەرەدەر بەڵێ فریکوێنسی لەرەدەر نیە. پێوەری بوومەلەرزە چییە کاک نەبەزیانی نازانم چۆن بدەم بەچی بوومەلەرزە دەپیون شتێکی ئەوها نابی ئەوهان چۆن؟ پێوەری بوومەلەرزە چییە؟ ئاخر هەر فریکوێنسی نیە نازانم تێناگەم لە لەرەلەر بەڵێ جۆر لێمە فریکوێنسی لەرەلەر لەرەلەر بەڵێ نانە لەرەلەر نییە بیگۆڕە. ڕێکخەر بە کوردیەکەی ڕێکخەر نییە بەڵام زۆر نزیکت کردەوە یانی یەک پیتی جیاوازە لەوەی کە دەیڵێ. گوتی وەڵامەکەی گوت هاوڕێیان؟ ڕێکخەر یا ڕەفتار شتێکی وایە وەڵامەکەی گوت هاوڕێیان؟ بە کوردی ئەوە هاوکاران پێم دەڵێن وشەکەی هەرگوتووە ڕێختەر بەڵێ دەستت خۆش بێ کاک نەبەز سپاس بۆ پەیوەندیەکە سەر چاوانم سپاس بۆ پەیوەندیکە. دەچینە پەیوەندی داهاتوو.
ئەحمەد سعید لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کاک ئەحمەد سعید بۆ کۆمنتەکەی. پەیوەندی دواترمان کاک محەممەدمان لەگەڵا. ئەم کاتت باش؟ ئەمن گەلک باشمە. تو چۆنی باشی؟ الحمدلله یاخۆ باش بی. کاک محەممەد لەکوێوە لەگەڵمانی؟ محمد لە زۆخ لە زاخۆ سەر هەردوو چاوانم لە زاخۆی دەلال. سپاس بۆتە. سپاس بۆ بینێربوونی ئێوە. دەستتان خۆش بێ. کاک محەممەد فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی زەرد بڵە ڕەنگی زەرد بێت. باشە بلا ڕەنگی زەرد بی. کیژان ژمارە؟ بڵە یەک بێت. بلا یەک بی. جە بزانین وەڵڵاهی ژمارە 4 و 5 ماوە ببوورە. بڵە 4 بێت. ژمارە 4 یان 5؟ بەڵێ بەڵێ. بڵە 4 بێت 4. بلا 4 بی. بزانین پرسیاری ژمارە 4 دەڵێت چی؟ کام سوورەتی قورئان پیتی میمی تێدا نییە؟ ئەگەر زەحمەتە دووبارە. کام سوورەت لە قورئانی پیرۆزدا پیتی میمی تێدا نییە؟ بەڵێ. وەزانم ئینا ئەعطەیناکە الکەوسەر. ئەیاخۆ دەستت خۆش بێ کاک محەممەد لە زاخۆی دەلالەوە. بەڵێ سوورەتی کەوسەرە. دەستت خۆش بێ. سەرچاوانم. سپاس بۆ پەیوەندیەکە. سپاس. ئەمڕۆ بینەرەکانمان ئەوانەی پەیوەندی دەکەن زۆر داوای ئاسانکاریان نەکرد. ماشەڵڵا زۆر زیرەک بووینە. ئیتر یەکسەر بۆ خۆیان وەڵامی دروست دەزانن. دەستتان خۆش بێ. لە کۆمنت سەردار قادر وەڵامی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەی کاک سەردار قادر. و دەچینە پەیوەندی دواترمان. سکاڵا خانمان لەگەڵا. سکاڵا ئەم کاتت باش؟ باشتر بۆ تۆ ئەم کاتۆ بازی تۆ سەرجەم کارمەندان دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەم سکاڵا خان. باشی ئینشاڵڵا؟ زۆر سپاس. ئێوە چۆنن؟ یاخۆ باش بی. سکاڵا خان وڵا ئێمەش زۆر باشین. سپاس دەکەم. لەکوێوە لەگەڵمانی؟ لە چوارتاوە. لە چوارتاوە سەر هەردوو چاوانم. سپاس بۆ پەیوەندیەکەت گیانەکەم. سپاس دەکەم. وەڵا لە هەوڵی ڕەمەزانەوە خەریکم ئەم شەو بۆم وەرگیراوە. دێ ئەلحەمدولیلا کەوا ئەم شەو پەیوەندیەکەت وەرگیرام. زۆر دڵخۆشم کاتێک کۆڵت نەدا و هەر پەیوەندیت کردو تاوەکو پەیوەندیەکەت وەرگیراوە. زۆر سپاس دەکەم. ماشەڵڵا زۆر جوانی. زۆر سپاس دەکەم. ئەو پلانەش زۆر لێیە ماشەڵڵا. دەستەکانت خۆش بێت. چاوت جوانە. زۆر سپاس دەکەم. بخۆم زۆر حەزم لە جلی کوردیە وەڵا. وەڵڵاهی ئەمنیش زۆر هیوایەتم جلی کوردیە. پێم خۆشە هەر بە جلی کوردی شەوە دەربکەوم. وەڵا ماشەڵڵا زۆر لێ دێ. زۆر سپاس دەکەم. دەستت خۆش بێت. چاوت جوانە. خۆت چاوەکانت جوانە. من جوان دەبینی. دەستت خۆش بێت. ببوورە. سکاڵا خان فەرمووچینە لای ڕەنگەکان. با ڕەنگی سوور بێ وەکو جلەکانی تۆ. زۆر سپاس دەکەم. دەستت خۆش بێ. کام ژمارە؟ با ژمارە 2 بێ. بەسەر چاوم ژمارە 2 لە بۆکسی سوور. ئەوجا سکاڵا خان ژمارە 2ش ئەم زۆر حەزم لە ژمارە 2. باڵێ. یعنی ژمارەکەش هەر بە کەیفی من بوو. پایتەختی وڵاتی چیک ناوی چییە؟ ئەو پرسیارە زۆر قورساوانی پێشترم هەموو یەزانی. بەڵێ؟ ئەوانی پێشتر پرسیارەکانی تر مەزانی هەنێکی بەس ئەمە زۆر قورسا. ئەگەر ئاسانکاریەکەم بۆ بکە ئیختیار. بزانم ئەتو چ دەڵێ؟ وەڵی چیک؟ پایتەختی وڵاتی چیک چییە؟ وەڵی نازانم. لە خۆمە نازانم چی بڵێم. باشە ئاسانکاریت بۆ دەکەم. تۆکیۆ یان پراگ؟ تۆکیۆ یان پراگ؟ یان پراگ. تۆکیۆ وەڵێم. تۆزێ بیری لێ بکەوە سکاڵا خان. با ئەوتیان فرانکت. پراگ. با پراگ بێ. با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ پایتەختی وڵاتی چیک پراگا. دەستت خۆش بێ سکاڵا خان. سپاس دڵەکەم. دەستت خۆش بێ. دەچینە کۆمنت بێخاڵ قادر لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ بێخاڵ قادر بۆ کۆمنتەکەی. دەستی خۆش بێ. دەچینە پەیوەندی دواترمان. کارزانمان لەگەڵا. کاک کارزانم کاتت باش؟ ئەم کاتتان باش خاتون.
سلام بێ بۆ گشتارمەندە زۆر سپاس دەکەم ئێمەش ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ ئێوەی خۆشەویست کاکارزان لەکوێوە لەگەڵمانی لە هەولێر لە هەولێرەوە سەر چاوانم کاکارزان بەچێوە خەریکی وڵای کار و کاسبی یاخوە لە شت ساغ بێ کاکارزان فەرمو با بچینە لای ڕەنگەکان کام ژمارەیان کام ڕەنگەت دەوێت با ڕەنگی زەرد باشە ڕەنگی زەرد بزانین ڕەنگی زەرد چ ژمارەیەکی تیاماوە اینجا ڕەنگی زەرد خۆت و شانسی خۆت ژمارە 5 تیاماوە با ژمارە پرسیارەکانی زۆر بندکە پرسیارەکانمان زۆر ئاسان کردووە لەبەرەوەی دیروردەوردە لە کۆتایی پرۆگرام نزیک دەبینەوە دەمانەوێت زۆرترین خەڵک سوودمەند بێ لێ با بچینە پرسیاری ژمارە 5 لە بۆکسی زەرد مانگ ڕووناکی لە چی وەردەگرێ کاکارزان بەڵێ مانگ ڕووناکی لە چی وەردەگرێ لە زەوی نەخێر بەڵێ نەخێر لە شتێکی دیکەیە وڵای دەمزای عیژێشم لێ بۆ زانیارەکە زۆر لە ڕۆژ وەردەگری لە ڕۆژ وەردەگری دڵنیای بەڵێ دڵنیایە لە ڕۆژ ینی خۆر لە تێشکی خۆی بەڵێ دەداتەوە مان دەی زۆر باشە با وەڵامی دروست ببینین هاوڕێیان با وەڵامی ڕاست ببینین بەڵێ لە خۆرەوە وەری دەگرێت دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەستی ئێوەش خۆش بێ فەرهەنگ سورچی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە و هاوکاران مەڵیان بژاردووە دەستان خۆش بێ هاوڕێیان بۆ پرسیارەکانی پێشووتریش دەتوانن کۆمنت بنووسن لایڤەکە شێر بکەن لای خۆتان لە بیر مەکەن ڕێناز خانم کاتت باش چۆنی دڵەکەم بەڵام باشم تۆ چۆنی وەڵامیش زۆر باشم سپاس دەکەم ڕێناز خان لەکوێوە لەگەڵمانی لە پیرەمەگرون لە پیرەمەگرونەوە سەر چاوانم ڕێناز خان بەچیەوە خەریکی بەڵای خوێندکارم خوێندکاری قام قۆناغ پۆلی حەوتەم پۆلی حەوتەم یاخوە سەرکەوتوبی دڵەکەم ئیشاڵڵا داهاتوێکی گەشت شۆڕوونت دەوێت تۆ سپاس دەکەم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی سەوز ڕەنگی سەوز کام ژمارە ژمارە 1 ژمارە 1 ئەڵێ چی ژمارەیەک لە بۆکسی سەوز دراوی وڵاتی دانیمارک چییە؟ دانیمارک بەڵێ بەڵێ زانم ئەتوانی ئاسانکاریێکمان بۆ بکەیت پێت خۆشە هاوکاریت بکەم ئەراوەڵا زۆر سپاس شێتم باشە کڕۆڵ دۆلار کرۆن دۆلار یۆرۆ کرۆن دڵنیای بەڵێ نایگۆڕی ناوەڵا باشە با من هاوکاریەکت بکەم کڕۆن ئەوە وەرمانگرت بە وەڵامی ڕاستی جەنابەت لە قوتابخانەش ئەگەر پرسیارت لە بۆ هات و ئەگەر ئەختیار بوو یەکەم جار چیهانت هەڵبژارد مەیگۆڕە دوای زەرەر دەکەی باشە؟ باشە با وەڵامی ڕاستیش ببینین بەڵێ کڕۆنە دەستت خۆش بێ وەڵامەکە دروستە ڕێنازگیان سەرچاوانم دڵەکەم ئارام برادۆستی لە کۆمنت و خەریکی وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکە دەستت خۆش بێ و ئایا خانمان لەگەڵام کاتت باش؟ ئەلو سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام و ڕەحمەتوڵڵا باشی ئایا خان؟ داشم ئێوەتانن ئەڵا ئێمەش زۆر باشین سپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی؟ وڵا لە هەولێرەوە لە هەولێرەوە سەر هەردوو چاوانم بەچیەوە خەریکی؟ وڵا قوتابین لە کام قۆناغی؟ پۆلی حەوت پۆلی حەوتی بنەڕەتی وابزانم ئاهای پێ دەڵێت بەڵێ 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 سەرکەوتوبی ئیشەڵڵا دڵەکەم پێم بڵێ پێت خۆشە ببی بەچی لە داهاتوودا دکتۆر ئیشەڵڵا دەبی بە دکتۆر بەڵام خۆمەرجیش نییە ئیلا ببی بە دکتۆر وابزانم ئەمە زۆر بەمان هەر ئاها لە منداڵەکانمان تێدەگەێنین کە تۆ ئیلا دەبی ببی بە دکتۆر ناببە بۆ شتێک کە خۆت حەزت لێتی خۆت پێت خۆشە باشە؟ ئیشەڵڵا داهاتوێکی گەشت هەبێ دڵەکەم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی سوور ڕەنگی سوور کام ژمارەیان؟
گە ژمارە 5 مابێ ژمارە 5 5 پرسیاری ژمارە 5 دەڵێ پایتەختی وڵاتی ئۆکرانیا کوێیە؟ بەڵێ کیف کیف دڵنیای؟ بەڵێ بەڵێ دڵنیایە با وەڵامی ڕاست ببینین؟ بەڵێ بەڵێ ئافرین بەڵێ کیفە وەڵامی دروستە دەستت خۆش بێ ئایا سپاس بۆ تۆش دڵەکەم دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەستت خۆش بێ علی لوقمان لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ علی لوقمان بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ پەیوەندی دواترمان دەریامان لەگەڵا دەریا خانم کاتت باش بە کاتێکت باشوەری ئەزیزەکەم باشی زۆر سپاس دەکەم زۆر باشمەی تۆ چۆنی؟ منیش باشم دەستخۆشی بەرنامەکە لێکەم و مانگی ڕەمەزان شت لێ پیرۆز بێ هەنا زۆر سپاس دەکەم ڕەمەزان لە ئێوە و خانەوادەکەشت پیرۆز بێ ئیشەڵڵە مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆتان لەو برایە بەشی پەیوەندی شەکەم ئەزیزەکەم زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوە سپاس بۆ پەیوەندیەکانتان اینجا با من دەست پێش خەریب بکەم لەمایان جەژنیشت پیرۆز بێ وا ئیدی وردە نزیک دەبینەوە لێ ئیشاءالله پیرۆز بە لە هەموو لای سپاس دەکەم دەریاخان لەکوێوە لەگەڵمانی لە کەرکووکەوە ئەزیزەکەم کەرکووکەوە سەر چاوانم دەریاخان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی کامی نەکراوەتەوە وەڵڵاهی پرتەقاڵیەکە نەکراوەتەوە لەگەڵ پەمەیەکە پرتەقاڵیەکە بێ و ژمارە 3 دەی زۆر باش بەڵێ کام ژمارە دەریاخان 3 پرسیاری ژمارە 3 دەڵێ چی بۆ دەریاخان دەڵێ چ هەسارەیەک لە شێوە و قەبارە لە زەوی دەچێ مەریخ بەڵێ مەریخ نەخێر بیگۆڕە ئاسانکاریم نایەتیە ئاسانە زۆر ناوی شتێکی دیکە بڵێ ئەو دەردەچێ تەکیدم وەڵام من ئەڵێن مەریخەیتر نازانم ئەڵێن بیگۆڕە ئێبا مشتری بێ ئەی هاوار باشە زوهرە یان ئۆرانۆس زوهرە ئۆرانۆ زوهرە نایگۆڕی بیگۆڕم ناوەڵە مەیگۆڕە ئێدە نایگۆڕم خۆش بێ هەناسەکەم سپاس بۆ قوربان سپاس بۆ پەیوەندیەکەت با وەڵامی ڕاست ببینین با وەڵامی ڕاست ببینین بەڵێ زۆهرەیە خات و دەریا لە کەرکووکی خۆشەویستەوە سپاس بۆ پەیوەندیەکەی دەریاخان لە کەرکووک و دەستان خۆش بێ ئەمە دەریاخان دوا پەیوەندیمان بۆ هاوڕێیان ئێستا 2 کۆمنت ماوە بۆ پرسیارەکان هەڵیان بژێرین لەگەڵ 10 کۆمنتی دیکە کە لە کۆتای پرۆگرامدا هەڵمان دەبژار بۆیە هەڵدەن زۆرترین کۆمنت بنووسن تا من سپاسی سپۆنسەران دەکەم سپاس بۆ MG کە سارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە هەروەها M سنتەر بە آیفۆن 15 کۆمپانیای خۆشناو بۆ بەرهەمەکانی LG هۆم ئیستانبول سۆنگڵ لایت کە دیارە ڕووناکەرەوەی تایبەتی ئامادە کردووە هەروەها سپاس بۆ ئەتاسای کە خەڵاتی ئاڵتونی ئامادە کردووە سپاس بۆ ڤێنە کە ئەڵماسی ئامادە کردووە سپۆنسەرەکانمان دیاری زۆر گران بە هاو تایبەتیان بۆ ئێوە خۆشەویست ئامادە کردووە کە 13 لە ڕێگەی تیر و پشکەوە بۆ ئێوەی خۆشەویست دەردەچێ ئیشەڵڵە لە فاملی مۆڵ تیر پشکەکە ئەنجام دەدەین هەروەکو بینیتان 29 بە هەمان شێوە تیر پشکمان ئەنجامدا اینجا ئێستا دەچینە لای کۆمنتەکان واتە ئێستا 2 کۆمنتی 2 پرسیاری کۆتایی کێوکێم نەبەز عومەر کۆڤان جعفەر بە هەمان شێوە وەڵامی دروستیان نووسیوە ئێستا دەچینە لای ئەو 10 کۆمنتەی کە لە کۆتایی پرۆگرامدا ئێمە 10 کەسی دیکە هەڵدەبژێرین لە کۆی ئەوەندە کۆمنتەی کە هاتووە مامۆستا خەسرە و سنوور محەممەد نیگار ساڵح عەبدوڵڕەحمان نادر یوسف کەلاری نیان تاهر محەممەد سەباح شاجوان سابیر ڕەنج هەماوەن زرار عەلی نیگار عەونی ئەو بەڕێزانە لە کۆمنتیان نووسیوە و هاوکارانم
هەڵیان بژێردووە واتە و دەکەسێک کە لە کۆی ئەوەندە کۆمنتەی کا بۆمان هاتووە دەکەسمان هەڵبژاردووە دووبارە زۆر سپاس بۆ بینەربوونتان دەستان خۆش بێ ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ گشت لایەکتان نوێژ ڕۆژتان قبول بێ ئینشاءالله دوعاکانتان قبول بێت ئیدی وردە لە کۆتاییمان گە ڕەمەزانی پیرۆز نزیک دەبینەوە دەست و چاوی هاوکارانم خۆش بێ ماندوو نەبن تا سبەی شەو کاتژمێرنەوە دەگەڕێمە وڵاتان خواتان لەگەڵ هەر شاد و کامەران بن.